بەڕێزە ئەوڕۆ باسی بیرۆکە دزینتانەوە دەکەم کە چۆن لە ئاستی باڵا ئەو بیرۆکەیە دەدزرێ هاڕەندیتان زوو ژێبتانەوە دەبێ هونەرمەندێک ئاوازی هونەرمەندێشکەی هەموو گەلان دەدزن بەبێ ئەوەی باز بکەن نیە یان فۆلکلۆرە دەکەنەوەی خۆیان بیرۆکەی کتێب دزین بیرۆکەی فلیم دزین ئەلایلاخیر هەموو شتانە زۆرە بیرۆکەی سیاسی دزین بەشەکە لەو ئاوڕ چونانە لەبەر هەندێک کۆپیڕایت هەیە مەسەن شتێک ئیتونەبی ئەتو بیکەی خواوەنی خۆت تیمی نێچیروان بارزان یەک ماگ لەمەوبەر بەیمان ینی بەرنمەیان دانابوو کە یادی نەورۆز بکەنەوە لە ئاکرێ سەفەری قونسوڵەکان بانک بکەن و وا بکەن ئەو خەواڵە دەگاتە دەست حەسەن ئەحمەد مستەفای برای هیوای کە بەرنمەیە شویان هەیە حەسەن ئەحمەد مستەفا لە تیمی نێچیر و وەڵام دەرکرا لەسەرەوەی پاراستن بوو ئەویش دەستی دەگەێنتە تیمی مەسرور بازانانی ئەوانش دەرێن ئەمە فکرەکەی دەکەن دەست پێش خەریەکەی نێچیر لە خۆیان دەبن کەەوە بە دزی بۆیە ئەو کڵاویان لەسەری نێچیرنا لە نەورۆس نێسی شتە شوای نەبوو دەبێ بڵێم ینی چەند ساڵ لەمەوە بەریش 6 ڕۆژنامەنووسی ڕوودا وەرزی پرۆگرامی ڕووداویان فرۆشتە میدیای باڵی مەسرور بارزانانی ڕوودا و هەر شەشی دەرکرد خاڵش کەش دەمێ بڵێم هاوڕێیان ئەو ئاهەنگەی دوێنێ کۆڵن کە شیفاگەردی یا شیفا بارزانانی لەگەڵ قارەمان عوسمان سەرپەرشتیان کردبوو بەو ئامانجەی ئێستا هەوڵ دەدەن کە لاسایی برادرانی باکوور و ڕۆژ ئاوا بکەن خەتی ئاپۆچی بکەنەوە ببنە ڕکابەریان لە ئەوروپا پارەی خەیاڵیش سەرف دەکەن لەبەر ئەو زەماوەری پارتی خرج دەکاتەوە هەمووی بە پارە ئیش دەکە بە مەبدە نییە خەڵکی مەبدەیان نییە معنی بەڕاستە کۆنفرانسێک دەکەن ئەگەر جورئەتیان هەیە دەخلەکان بڵاو دەکەنەوە وە جەماوەری پارتی جەماوەرێکی بێ باوەڕە بوو دەڵەیە مرتەزەقەشن بە شەشیان ینی بەڵام خەشیان هەیە ینی باشە و کوردی هەن لە کوردەکانی باکوور ڕۆژ ئاوا لەگەڵەوانن بەس هەمویان بە پارە دەکەن بار حالدوێنێ دیتان ئاهەنگەشان کردیە بەرزترین شت 7,000یان کۆکردەوە دیارە کە بەشی زۆری ئاڵایە پەگە و ئەو برادرانەی ئاپۆچیان بەرز کرد بەوە لە بەرەی بخواان ئەو جەماوەڕیان نییە بار حاڵ دیتان ینی خۆوێنەکان زۆرە پێیز ناکەم بڵێ نقطەکەی مە لەوەدایە زۆر تووڕە بوونەها پارتی ئێساکە لە بەرەی ئاهەنگەشیان کرد ئەو برادرانەی قادیل کردیانەی خۆیان نقطەی مە لێرەدایە پارتی تو ڕەوەندی کوردی ئەوە نیە ئاهەنجی بکە ڕەوەندی کوردی بێنا و ماڵ و مناڵی کورت پەروەردەیان بکەین لە دابوونەریی لە نەک دابنێ لە کوردبوون دانا بڕێن کاتێک غەدر لە ڕەوەندی کوردی دەکرێت تۆ بێدەنگ و ئەو برادرانی باکوور ڕۆژ ئەوە من ئەوەی بزانم ئەوەندەی پارە خردەکەنەوە پارە نادەن بە پێچوانەوە پاریان لێوە دەگرن تۆ ئەگەر دەتبێ لاسایی بکەیەوە ئەبێ نمونەی جوانی نیشتیمانی نەتەوی بکەین هاوڕێن ئێمە لە چاک بوون من لە سویت با بڵێم بڕوا بکە $1000 لە جینۆسایت وەرنەگرتیە $1600 بوو ئەیش برادێک بەرحاڵ پەیدای کرد لە بۆ مەراسیمەک سەرفی کرد کە ئەمن بەخۆشم بەرحاڵ داوەت هێندێک کەس پێ کرد قەت خەڵکم بە پارە داوەت نەکردیە $1600 ماڕۆی کەچی پارتی حکوومەتی هەرێم بەس لە نەرویج ئەوە چی لە بۆ جینۆسایت کرد پارەی خەیاڵی سرف کرد لە کوردستان قسە لەسە $700,000 دەکرێت متەمەرەشیان هیچ نەزاعەتیان نێنە ئێمە لە سوید نەزاعەتیشمانە بۆیە بە پارتی دەڵێن ئیش بە پارە ناکرێ لە سەروی پارەم باوەڕە کات قسەی کۆتایشم ئەوەیە یعنی ئاگاتان لە خۆ نەبی وەک ئەو پەندە کوردێتان هەیە دەرێ منیشک چاوی لە قازی کرد هینەکەی دەڕە